أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشی بهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. عیبادەتەکانی دڵ زۆرن، گوناهەکانی دڵیش هەر زۆرن. دایکمان عائیشە ئەیفەرموو بە هاوڵان چییە گەورەترین عیبادەتتان فرامۆش کردووە؟ ئەفضەلی عیبادە کە فرامۆشتان کردووە بریتیە لە التواضع. أفضل العبادة التواضع، گەورەترین عیبادەت ئەفضەلترین عیبادەت لە عیبادەتەکانی دڵ بریتیە لە تەواضع. لە کوردیە تەواضع پێوترێ خاکی بوون. کەلیمەیەک زۆر جوان تەرجەمە کراوە، واتە مرۆڤ ببێتەوە خاک، هەمیشە بیری لای ئەوە بێ کە ڕۆژێک لە ڕۆژان لە خاک دروست بوو. ئیتر ئەمە وەها ئەکا کە لوتی بەرز نەوێ، وەها ئەکا کە زیادەڕەوی لە حەقی کەسا نەکە. تەکەببوڕ و تەواضع دوو صیفەتن لە دڵی ئینسانە. هەندێ دیاردەیان هەیە لە دەرەوە، بەڵام ئەساسەکە لە دڵەوەیە. تەکەببوڕ ئەوەیە کە شتێک کە تۆ هی تۆ نییە و خۆتی پێ ئەنازی. تەواضع عەکسی ئەوە، ئەوەیە شتانێک کە مافی خۆتە لە مافەکەی خۆت کەمترت ئەوێ. ئەوە بریتیە لە تەواضعێکی حەقیقی. بۆیە ڕەحمەتی خوا لە حەسەنی بەسری ئەفەرمێت تەواضع بریتیە لەوەی کە ئەگەر لە ماڵەوە هاتیتە دەرەوە هەر موسڵمانێکت بینی لەسەر ئەم زەویە ئیلا بزانی ئەو لە تۆ باشترە لای خودا، نەک تۆ باشتری. ئەمە حەقیقەتی تەواضع. ئێمە ئەمڕۆ ئەم خاڵەمان لە دەستداوە، پێمان وایە خۆمان چاکترینین، ئیماندارانمان پێ خراپ، موسڵمانانمان پێ خراپ. ئێمە ئەمڕۆ لە واقعەکەین دادگایی یەکتر ئەکەین کە ئەنەما ڕۆژی قیامەتەوە هەر یەکێک لێ ئێمە ئەهلی حەکەمیەتین و دادگایی ئەکەین، فڵانە کەس خراپە و فڵانە کەس ئاوە. تۆ بەس خۆت ئەناسی، کەس ناناسی. بەس خۆت خراپی، کەسی تر خراپ نییە. هەر ئیماندارە گەیشتە ئەم پلە لە خۆناسیە ئینجا تەواو لە حەقیقەتی ئیمان تێگەیشتووە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی هەڕەوی بێ کە ئیبن قەیم ڕەحمەتی خوا لێ بەشەر پێکە لە مەدارجە ئەفەرمێ ڕوتبەیەک لە خواناسی هەیە ئینسان ئەگاتە و ئاستەی وەلعەمە عن نقصان الخەلق. چاوی کوێر ئەبێ لە ئاستی نقصانیەکانی خەڵک و تەنها نقصانی خۆی ئەبینێ. دوژمنی خۆی دۆزیوەتەوە، دوژمنی ئەم یا شەیطانە یا نەفسی خۆی، هیچ کەسێکی تر نییە لەسەر زەویە. بۆیە ئەو کەسانەی کە بەو شێوازە بن لەناو کۆمەڵگا کەمترین ڕێژە غەیبەت ئەکەن، کەمترین ڕێژە لوتیان بەرزە بێ بەرامبەر بە خەڵکی. بۆیە دیقە دەدەی لە قورئانە خوا جەل جەلالوه عیبادی ڕەحمان یەکێک لە صیفاتەکانیان کە باسەکە یا گرنگترینیان یا یەکەمیان ئەفەرمێ وعیباد الرەحمان الذین یەمشون في الأرض على الأرض هەونا. عیباد الرەحمان کامانن ئەوانن کە بەسەر زەویە ئەڕۆن، باسی زەوی ئەکە و ڕۆیشتن ئەکا، کەوا بوو دیاردەی تەکەببوور لە ئینسانە دەرئەکەوێت لە زەوی ڕۆشتنە. وەی لوقمان کاتێککە ئامۆژگاری کوڕەکەی ئەکا دوو صفەت باسەکە، لا تصعر خدك للناس، دەم و چاو و شکڵی خۆت بەرز مەکەرەوە لوتی بکەیتە ئاسمان، ولا تمشي في الأرض مرحا، بەسەر زەویە ڕۆشتی بە تەکەببوورە و نەچی بەڕێوە. ئەهلی تەواضع ئەم دوو صیفەتیان بە هیچ شێوازێکتیان نییە، لوتیان بەرز نییە لە ئاستی هیچ مرۆڤێکە، و بە هیچ شێوازێک جوڵە و هەڵس و کەوت و ڕەفتارەکانیان ڕەفتاری کەسانی متەکەبیر نییە. بۆیە ئیبن مەسعود پرسیاریان لێ کرد کە ئەهلی تەواضع چین؟ فەرمووی ئەهلی تەواضع ئەوانن کە لەناو مەجلیسە ئەگەر لە هەر شوێنێکە دانیشتن بەلایەنەوە ئاساییە، بەلایەنەوە مهم نییە ئەگەر لە سەروی مەجلیسەوە ئیلا نەبێ دانیشن، لە هەر شوێنێک ئەسوچێکیان دەستکەوت لەوێ دانیشن، کە وەسیفەتی پێغەمبەر بوو صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێەوە هەر کاتێکیش ئیماندارێکیان بینی ئەمان زوو دەشپێخەری ئەکەن بۆ سەلامکردن لێی، چونکە ئەزانن ئەو ئیماندارە ئەهلی فەضڵە و لەخواوە نزیکترە تا ئەم. ئەفەرمێ ئەم کەسە ئەو کەسەیەکەوە بە مانای کەلیمە لە تەواضع تێگەیشتووە، ئەزانێت تەواضع چییە.
پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم لفرمایشته که افرمی وحی بوهات که به ایمانداران بلم ان تواضعوا همویان تواضع کنو خاکی بن لبردم یکترا حتى لا يفخر احد على احد هیچ کسی ننازه بسر کسی کی ترا امر اما لا چه واقع کن او صفه اسلاميه من شلون لدزدا تصورك ما وصاي خاله باسي كسف وناكسه افرمن ناكس اگر جليكي جوان لبركا خوي لي اغوري شكو تواضع لدس ادا بوستيكي بيته كرسيكي شرا خوي لي اغوري ورا انسان جليك لبركي خوتي لي بغوري ورا بوستيك بني او اندب شوك بي بوستك بدغوري في كسي غورا كسي كسي كبوست ناي غوري بلا ناي غوري شهاده ناي غوري علم ناي غوري ملاتي ناي غوري شوار كان لمزغوتا كان ناي غوري دو دينار لجيفانيا بين ناي غوري جاري واه انسان بيلاوغ لبي اكا خوي لي اغوري جورك مهمه امشتيك ولا بي كردو لبرو چند دينار زياتري بيدا ولا كسي كتير اما همومان لخاك وبوينو خاكي كتيرش قرزارين كاشينا وناوي تو كي كاتك انازي بس المسلمان كتير وخد بي باشتر لكسي كتير تواضع نانويني لاستي مسلمانك او سرو لوت دبرس كدو لاستي مسلمانانا سيري خوشويسي دلكن صلى الله عليه واله وسلم عبدك هاتلاي وتي كاميا محمد صلى الله عليه واله وسلم اشاره ينكر طبعا بيغمري خوا صلى الله عليه وسلم لما جالسا نأناسرا هروكو هاولا كان همو يعني يك جور جليان لبراو يك شواز حتى هاولان طرحيان بوكروتيان باشوينا كل قرب دروسكي توزا برستر بيل بو يقر كسي كاتو بناسيتو فرمينا مناتو ان وكو يهود ونصارى كم لخلك كي خم بعالي تلو برستر بزان افرمك سعرابك هادوتي كاميا محمد اشارتي عن كلمتي عن اوي شو خدمت بيغمر صلى الله عليه وسلم هم لا شيء الرزي بيغمري خوا صلى الله عليه وسلم جمال وهيبتك زور قوريه خوشويسي دل دسي قرت فرموي هون عليك لسر خو اي عبد بوا الرزي لبردما انا ابن امراه من كر افرتكم كانت تاكل القديد بمكه قوشتي وشكا لسر بردكان كوشكي انا كردوا او اي اخوان حيشي دزنا اكل من كري وافرتم تو بو اترسيلم بو الرزي لبردما خو من مليك يغنيم ظلم كم يا لروايتك افرمي انا البس ما يلبس العبد عبد كان شي لبركن لجلو برقا من جوله بركم من جمروفم وكو ايوا واكل كما ياكل العبد واوشتشك من ايخوم هر اويك عبد كان ايخون كسمان بسر كسمانا نازكي نيو لود برزيكي نيه بو ايما ايمان دار امرو بتايبتي لم زمني مادي قرايا ابي زور هوشياران ما ملكين والله عزيزان هوشياران ما ملك زور شد لدس ادين زور اخلاقي برزي ام دين هي لدسي ادين ابي اقام ان ليبي ام تواضعا بهيشي وازقنا ريضين لنا ايما دربشي كين اواني اسنا بهشت افرمي تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا كين أوانيك أتشنا وبهشتوا كسانك كليرة تواضعيا ولوتيا برزنو تكبر لإنسان كان جنگ لغل خوايا تواضع قورترين عبادتك توجب جيئك كسر نبي أكيد لبرانبار يكيب لا عبدك رحمتي خوالا ليبي باسي إنسانك كبتشيا أنازي شون أنازي أفرمك خاكي دامن به وقرنا توزي بربادي كآوي جوهر به وقرنا بلقي سرآلي أفرمي أي إنسان أجر خاكي بدامني إنسان كان بقرأ أجرنا أبيت توز وأشيب أسمانا هيج بهاي كدنابه هندك يجي فرمون معنا أو هاي أجر خاك ببشرة ناوي الزوي بوي برهمكان بدي لبرهمكان إنسان دروس أبي دامني إنسانك أشيت أيو مروفك دروس أكي أجرنا ببي قاتي إنسان كان وأرويت أبي تطوس هيك دنامني
ئەگەر ئەو بووی ئاوی گەوهەر بە بچۆرە بنی دەریا تا گەوهەر بەرهەم بێنی، ئەگەر نا بڵقی سەر ئاوی هیچیت یا بەهێز ناوی وەکو کەفی سەر ئاو ئەبی. بۆیە ئینسانی ئیماندار حتا خۆی نەویکە زیاتر بەرزە بێتەوە، کە ئەگەر خۆشی هێنایە دەرەوە لوتی بەرز کردەوە ئیلا نەوی ئەبێ. پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من تواضع لله رفعه الله، هەر کەسێ لەبەر خاتی خوا خۆی نەویکە خاکی بێ خدا بەرزی ئەکاتەوە، کەسێکیش لوت بەرزکە ئیلا خدا لوتی نەوی ئەکە. داوا ئەکەین لە زەعەتی پاکی پەروەردگار خۆی بۆ خاتری گەورەی خۆت ئەم عیبادەتە لەناو ئەم میلەتە ئێمە گەشە پێ بدە یا رب العالمین. یا ربی خۆی عقوبەمان مەدە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر هەڵەمان کردوێ بەرامبەر بە مسلمانە لوت بەرزیمان نوان دەبێ یا رب العالمین. خۆی بمان کەرە ئەهلی تەواضع یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خۆی لە هەرچی گوناهمانە ببورە، هەرچی چاکەی دنیا و ئاخرەتە پێمان عەتاکە، سەری ئێمە و هەموو ئومەتی ئیسلامی بەرزکە یا رب العالمین. خۆی لەم دنیا سەرمان بەرزکە، لەو دنیا سەرمان بەرزکە یا ئەکرەم الئەکرەمین. خۆی ئەم ئیماندارانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ، ئەمانە ئەهلی دوعان لە حوزوری تۆیە، بەخوا خۆی ئەمانە قەت دەسی زەلیلی بەرز ناکەنەوە ئیلا لە بەردەم تۆیە و لە مەقامی تۆیە و لە بارەگای تۆیە نەبێ. یا ئیلاهی ئەمانە سوژدەیان نەبردووە بۆ تۆ نەبێ، ڕکوعیان نەبردووە بۆ تۆ نەبێ. دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.